سەگەکە ڕای کردە دەرەوە کار بابا ئەو گۆشتە ئەوە هەمووی سەرە سەلامە ئەوە تێ تەقیوەتەوە 2 ساعتی سێ ڕۆژکەش بێ و سەگە بۆنێ شوانە جان باز ئەقڵ و ئەقڵ جارێک ئەها ئەیرە فیشێکی بەرکەوتە ئەگە بەو عینە بۆە بیتەقانێتەوە پڕە لە بێریە بێری کە ئەمڕۆ بوو لە قوربانی ئەم کارە تێرۆریستی و چەپەڵە و هەروەها لەخوای گەورە داخوازین کەوە ئەو بریندارانە بە زووری چاک بنەوە و بگەڕێنەوە لای کەسوکاری. وەڵام من دوکانم هەبوو لێرە دوکانی پەردەم هەیە ئیتر نیوەڕۆ لە عانی قەپاتکردن ویستم دەرچم گەیشتمە ئێرە و ئیتر لۆریەکەم بینی کە چۆن خۆی تەقانەوە ئیتر گەڕامەوە بۆ ناو دوکانەکەم نەمتوانی تا ئێستا لە ناو دوکانەکەم دەرچم هەمووی شەڕە گولە و شەڕە قازیفە بوو ئیتر جەماعەت منیان ڕزگار کرد الحەمدولله لەخوا بەزیاد بێت خۆم لە پشتی مێزەکە شاردبووەوە خۆم وەکو مردوو لێ کردبوو بۆ ئەوەی کەس نییەتە سرم وتم ئەگەر تیرۆلەکانیش بێنە سرم بڵێن ئەمە مردووە دیژە تیرۆل منیان ڕزگار کرد دەستیان خۆش بێ سوپاسیانەکەم منیان لە مردن ڕزگار کرد.